دەبێ ئێمە لەوە بترسین کە ئەم نەخۆشیە بڵاوی پێ نەکرێت و نەگوازرێتەوە بۆ گەرمیان. کاکجۆلار سڵاو لێبێ مەترسی تای خوێنبەربوون هەیە لە گەرمیان و ڕێنمایەکانی ئێوە چین بۆ هاوڵاتیە؟ بە خۆشحاڵیەوە تا ئێستا تۆبان نەکراوە ئەم نەخۆشیە لە گەرمیان، بەڵام دەبێ ئێمە لەوە بترسین کە ئەم نەخۆشیە بڵاوی پێ نەکرێت و نەگوازرێتەوە بۆ گەرمیان. و خۆشتان نەزانن بابەتی ڤایرۆس باوەڕێتێکە کە گوازراوەیە، وەکوتم لە هەرێمی کوردستانیش تۆمار کراوە، لە خواروی عێراقیش لە پارێزەکان و خواروی ناوەڕاستی عێراق هەر تۆمار کراوە. ئێمەش هەم لەبەر ئەوەی دەراوسەی ئەندێ پارێزگای عێراقین ئەکید ئەگوازرێتەوە ئەگەر ئێمە ڕێگرەکان جێبەجێ نەکەین. ئەو ڕێکارانی گرفتوانتە بەر چییە لە قەسابخانەکان لە کوشتارگەکان کاکجۆلار؟ ڕێکارەکان زۆرن، ڕێنمایی مان هەیە لەلایەن مەڵبەندی خۆپاراستنەوە و ڕێنماییشمان هەیە لەلایەن بەرەبەرایەتی ڤەتەرنەریەوە. ڕێنمایەکانی خۆپاراستن بریتیە لە وشارکردنەوە و بریتیە لەوەی کە ئەو ڕێنمایانە ئەدرێتە قەسابخانەکان لە پاک و خاوێنی، و لە هەمان کاتە ڕێنمایەکانی ڤێتەرنەری بریتیە لە ئەوەی کە ئەو ئاژەڵێک کە سەرە بڕێت پێویستە بەو شێوازە بێت کە ڤێتەرنەری داوایەکات بۆ منە ئەبێت لە کوشتارگات ئاژاڵەکان سەر ببڕن، نابێت لە لاکۆڵانەکان بن کە ئەمەش ئەبێتە واتە ئەوەی کە سەرچاوەکەی نادار بێ مەترسیە بێ بۆی نەخۆشی بڵاو بێتەوە. هەر کەسێک لە ماڵەوە یان لە کۆڵانەکان گۆشت حیوان سەر ببڕێ یەوە چه ئیجراتێکە گنە بەر کاکجۆلار؟ پێچەوانی ڕێنمایەکانەوە مەترسی دارە. باشە لە ماوەی ڕابردووە کۆمەڵێک ئاژەڵ لە مەیدانی ئاژەڵانی ناحیەی ڕزگاری مردار بوونەوە. ئەو مرداربوونەوەی ئاژەڵانە هیچ مەترسیەکی ئەوەی چ ڕێکارێکتان گرتووەتە بەردووە بۆ ئەوەی یعنی چارەسەری ئەو حاڵتانەش بکەن؟ ئەو پەیوەندی بە تای خوێنبەربوونەوە نیە. پەیوەندی بە تای خوێنبەربوونەوە نیە؟ نەخێر ئەو پەیوەندی بەوە نییە. ڤێتەرنەری لێکۆڵینێن لێوە کردووە کە بەشێکیان باسی تەبەقەکەن و هەندێکیان باسی نەخۆشی تێکەکەن.